ڕیار ئەندامانی سەندیکای پارێزەرانی کوردستان بۆ لەمە دوا دەتوانن بە موچەیەکی بەرز خانەنشین بکرێن و موچەی خانەنشینیەکەشیان لەسەر داهاتی سندوقی سەندیکاکە دەبێت. نزیکبوونەوەی ئەمریکا و ئێران لە ڕێکەوتنی سەرەتایی گۆڕانکاریەکانی لە بازاڕە داراییەکان دروست کردووە. نرخی نەوت دابەزی و زێڕ و زیویش بەرز بوونەوە. دووبارە سڵاوتان لێبێت. سەرەتا باسێکی موچەی مانگی پێنجی موچەخۆرانی هەرێمی کوردستان دەکەین. حکوومەتی هەرێمی کوردستان 50 ملیار دیناری وەک داهاتی نانەوتی هەرێم بۆ مانگیار خستە سەر ژماری دارایی عێراق و واروها کەمێک بەر لە ئێستش پامنێری کورسات نیوز باسی لەوە کردکە وەزارەتی دارایی عێراقیش پارەی موچەی مانگی پێنجی موچەخۆرانی هەرێمی کوردستانی خستۆتە سەر ژماری دارایی هەرێمی کوردستان. وەزارەتی دارایی و ئابووری هەرێمی کوردستان لە ڕاگەیەنراوێکدا ئاشکرای کرد داهاتی نانەوتی هەرێم بۆ مانگی ئایر خراوەتە سەر ژماری بانکی وەزارەتی دارایی عێراق کە بڕەکەی 50 ملیار دینارە و بە شێوەی کاش خراوەتە سەر ژماری بانکی وەزارەتی دارایی حکوومەتی فیدراڵ لە لقی هەولێری بانکی ناوەندی عێراق. لە پاش ناردنی داهاتی نانەوتی هەرێم هەروەها دارایی عێراقیش پارەی موچەی مانگی پێنجی موچەخۆرانی هەرێمی کوردستانی خستۆتە سەر ژماری دارایی و ئابووری هەرێمی کوردستان. بۆ وەرگرتنی زانیاری زیاتر لەبارەی کاتی بڵاوکردنەوەی لیستی موچەی مانگی پێنجی موچەخۆرانی هەرێمی کوردستان و کاتی دابەشکردنی واروها ئەو بڕەپارەی کە وەکو موچەی مانگی پێنج خراوەتە سەر ژماری دارایی و ئابووری هەرێمی کوردستان دەچمە هەولێر قارەمان جەوهەر پەیامنێری کورسات نیوز زۆر دەگرم. قارەمان سڵاوت لێبێت دوایین زانیاریەکان لەبارەی دابەشکردنی موچەی مانگی پێنجی موچەخۆرانی هەرێمی کوردستان چین؟ بەڵێ پشتیوان سبەی دەست بە دابەشکردنی موچە دەکرێتن. ئەو پارەیە کە بۆ موچەی مانگی پێنج بوو وەزارەتی دارایی عێراق ڕەوانەی کرد کە لە بەیانیەوە ئەو ئیشارات و ئەو بڕیارەی کە بوو درابوو 950 ملیار دینارە کەم کرایەوە بۆ 890 ملیار دینار کە موچەی مانگی پێنجی فەرمانبەرانی هەرێمی کوردستانە. کەمی ئەم بڕەپارەی بۆ دەگرێتەوە کە گرفت لە ناوی یاخود لیستی خانەنشینانی پێشمەرگە هەبوو بۆیە لیستی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستانیش ئامادەیە چاوەڕوان دەکرێت کەمێکی تر لیستەکە ڕابگەیەندرێت دەست بە دابەشکردنی موچە بکرێت واتە لە سبەیەوە موچەخۆران دەتوانن موچەکانیان وەربگرن چاوەڕوان دەکرێت سبەی زۆرترین وەزارەتەکان بە ژمارە موچە وەربگرن. پێشووتریش لە مانگەکانی ڕابردوو دابەشکردنی موچە لە ماوەی سێ ڕۆژ کۆتایی پێداهات بەڵام چاوەڕوان دەکرێت بۆ موچەی مانگی پێنج سبە و ڕۆژانی جەژنیش بە هەمان شێوە بەشێکی زۆری باکەکان بەو ئایتیمانەی کە دانراون پارەیان تێدا بێ بۆی کەوا موچەخۆران موچەی خۆیان وەربگرن. لەگەڵەوەش ڕێکارەکان تەواو کراون بۆی کەوا لە بانکەکان لەو شوێنانەی کە پێویست بکاتن کە دەوامی فەرمانبەرانی تێدا بکرێت بۆی کەوا موچە دابەش بکەن بەتایبەت بەشێک لە خانەنشینات قارەمان موچە وەردەگرن. ئەو بڕەپارەی کە بڕیار بوو وا باز دەکرا زانیاریەکان بۆ جۆرە بوون کە زیاتر لە 950 ملیار دینار بنێردرێ بۆ موچەی مانگی پێنجی موچەخۆرانی هەرێمی کوردستان. ئێستا بڕێکی کەمتر نێردراوە. هۆکاری ئەم بڕەکەمە چییە؟ زانیاریەکان چیمان پێڵێن؟ بەڵێ پشتیوان لە مانگەکانی ڕابردووش لەگەڵ ناردنی موچەی مانگەکانی چوار سێ ئەگەر لە یادت بێتن بڕەپارەیە کەمتر دەنێردرا بەشێکیان بۆ خانەنشینان دەگەڕایەوە بۆ ئەم مانگە کێشەیەک هەیە لە لیستی موچەی خانەنشینانی پێشمەرگە هەرچەندە لە بەیانیەوە بڕیار وا بوو تا بڕیارەکەش ئەوە درابوو کە
نی 950 نزیکەی 2 میلیارد دینارێک بووکە بۆ موچەی مانجی پێنجی فەرمانبەرانی هەرێمی کوردستان ڕەوانە بکرێت بەڵام کەمێک بەر لە ئێستا وەزارەتی دارایی عێراق بڕیاری خەرجکردنی 890 میلیارد دیناری داکا بۆ موچەی مانجی پێنجی فەرمانبەرانە ئەم کێشەیە هەیە چاوەڕوان دەکرێت وەزارەتی دارایی لەگەڵ بڵاوکردنەوەی خشتەی موچە ئاماژە بۆ ئەوش بکاتن ئەو بڕەپارەی کە بۆ مانجی پێنج وەزارەتی دارایی عێراق کەمتر ڕەوانەی کردووە چارەسەر دەکرێت داخود بە چ میکانیزمێک دەتوانرێت ئەم بڕەپارەیە کە کەم نەردراوە چۆن بتوانرێت موچەی فەرمانبەرانی پێتەواو بکرێت دابەش بکرێتە لە مانگەکانی هەڵبەتە کەواتە چاوەڕێی کەواتە چاوەڕێی قسەی فەرمی وەزارەتی دارایی و ئابووری هەرێمی کوردستانەکەن لەسەر و با بڵێن بڕەکەمەی کە نێردراوە و ئەمێ پرسیارەوە لێ بکەم لە ڕۆژانی جەژندا چ زانیاریەکەی لەبارەی ئەیتیئەمەکان هاوڵاتیان نەتوان لە جەژنی شا بچن پارەکانیان ڕابکێشن؟ بەڵێ پشتیوان ئایتیئەمەکان کراوە دەبن و بەشێکی زۆری بانکەکانیش بەتایبەت ئەو بانکانەی کە سبەی ناتوانن موچەکان تاوا دابش بکەن یان بە پێو زانیارانێکە هەیە سبەی زۆرترینەوە شوێنانێک کە لە بانکەکان تاواکو ئێستا هەژماری من یاخود لە ئایتیئەمەکان موچە وەرناگرن لە بانکەکان موچە وەردەگرن بەڵام ئایتیئەمەکان کراوە دەبن هەرچەندە لە دواوەیەمە بەشێک لە ئایتیئەمەکان هەیە پارەشی تێدا بەڵام بەهۆی ئەوەی کە بڕیاری خەرجکردنی موچەی مانجی پێنج لێ بۆیە موچەخۆر ناتوانێت موچەکەی وەربگرێتن لەگەڵەوەش بانکەکان بەتایبەت ئەو بانکانەی کە موچەی مانجی پێنج دابەش دەکەن لە ئایتیئەمەکان ئاگادار کراونەتەوە لە ماوەی چەند ڕۆژی ڕابردووە ئەم ڕۆژ بە دیاریکراوی ئەوەیە کە ئامادەکاری بۆ ئەوە بکەن ڕۆژانی هەینی ئایتیئەمەکان پارەیان تێدا بێت گرفتی بڕانی پارە یاخود نەمانی پارە لە ئایتیئەمەکان دروست نەبێتن بۆ پێیکە سبەی و چاوەڕوان دەکرێت زۆر باش یەکەم ڕۆژی جەژنیش بە هەماشەوە موچە دابەش بکرێت بۆ ئەوەی کەوا زۆرترین موچەخۆر موچەکانیان وەربگرن و گرفت لە ئایتیئەمەکان و بەشێک لە بانکەکان دروست نەبێتی. بەڵ قارەمان جەوهەر پەیامنێری کوردستانی و سوپاس بۆ زانیاریەکان. هەڵبەتە بابەتی موچە کۆمەڵێک ژمارە لە خۆ دەگرێت من دەمەوێت بە بەردەوامی بەرچاوڕوونیتان بدەمێ لەسەر ئەو ژمارانەی کە وەکو داهاتی نانەوتی هەرێمی کوردستان دەنێردرێت بۆ بەغدا واروەها وەکو موچەش دێ بۆ هەرێمی کوردستان. ئێستا ئەوەی هەیە سەبارەت بە بابەتی موچە دابەشکردنی موچەی مانگی چوار لە 13 ئایار بوو. ئەگەر وەکو کات تەماشای بکەین دابەشکردنی موچەی مانگی چوار دواکەوتووە لە کاتی خۆی بۆیە 13 ئایار دابەشکراوە موچەی مانگی نیسان لە 13 ئایاردا دابەشکراوە. بەڵام ئەگەر ئێستا بۆ نمونە ئەمڕۆ پارەکە گەیشتووە سبەی کە ئەمڕۆ داهاتی نانەوتی نێردراوە و پارەی موچە نێردراوە ئەگەر سبەی دەست بە دابەشکردنی موچە بکرێت کەواتە موچەی مانگی ئایار لە 26 ئایاردا وەردەگیرێت واتە موچەخۆرانی هەرێمی کوردستان لەو کاتەیە وەریدەگرن. خۆی لە ڕاستیە وەرگرتنی موچەی هەر مانگێک ئەمەیان ڕاستە کە لە ناو مانگەکە خۆیان وەری بگریا و شەوەی موچەخۆرانی عێراق نەوەک موچەی مانگی نیسان بێتە 13 ئایار ئەنجا وەربگیرێ. باشە ئەگەر ئەم موچەی وەربگرێ موچەخۆرانی هەرێمی کوردستانەوە لە مانگی ئایاردا موچەخۆرانی هەرێمی کوردستان دوو موچەیان وەرگرتووە بەڵام مافی خۆیان بووە موچەی نیسان لە مانگی نیسانە وەربگرن دواکەوتوە هەروەکو مانگەکانی پێشووی بەڵام موچەی مانگی ئایار لە کاتی خۆیدا دابەش کراوە. بۆیە ئێستا بازەوە دەکرێت دەبێت حکوومەتی هەرێمی کوردستان ئەم میکانیزمەی لە مانگی ئایاردا جێبەجێ کردووە لە مانگەکانی دیکەشدا جێبەجێکە بۆ ئەوەی چەند ڕۆژێک بەر لە کۆتایی مانگەکە موچەخۆری هەرێمی کوردستان موچەی خۆی لەو مانگەدا وەربگرێ هاوشێوەی موچەخۆرانی عێراق لە چەند ڕۆژی ڕابردوودا زۆر گۆمان لەوە بوو چ بەرپرسانی هەرێمی کوردستان و هەروەها عێراقی وتیان وەزیری دارایی سەرۆگۆزیرانی نوێی عێراق وتویانە حاڵی موچەخۆری هەرێمی کوردستان حاڵی موچەخۆری عێراقە کەواتە دەبێت لە ناو مانگەکە خۆیدا هاوشێوەی ئەم مانگە ئەگەر سبەی نێ موچە دابش بکرێ دەبێت بەو جۆرە موچەی مانگەکانی دیکە دابش بکرێ. هەندێک شتان بیر دەخەمەوە سەبارەت بە موچەی مانگەکانی ڕابردوو. مانگی کانونی دووەم کە مانگی یەکە هەرێمی کوردستان 120 میلیارد دیناری نردووە بۆ بەغداد لە بەرامبەردا 931 میلیارد دینار وەک داهاتی وەک پارەی موچەی مانگی یەک نێردراوە. لە مانگی شوباتدا 120 میلیارد دینار هەرێمی کوردستان نردوویەتی لە بەرامبەردا 936 میلیارد دیناری بۆ موچەی مانگی شوبات وەرگرتووە. لە مانگی ئازارەوە کە جەنگی ئێران دەست پێ دەکات داهاتی نانەوتی هەرێمی کوردستان ڕوو لە کەمبوونەوە و نزمبوونەوە دەکات بۆیە لێک تێگەیشتنە لە نێوان یاخود بە جۆرە لە جۆرەکان تێگەیشتنێک بۆ دۆخەکە تۆتە ئاراوە لە نێوان هەرێمی کوردستان و عێراق بۆیە لە مانگی ئازار هەرێمی کوردستان 43 میلیارد دیناری وەک داهاتی نانەوتی هەرێمی کوردستان بۆ بەغداد نرد
کە 64% کەمتر بوو لە 120 ملیارەکە و لە بەرامبەردا 957 ملیار دیناری بۆ موچەی مانگی ئازار وەرگرت. لە مانگی نیساندا مانگی ڕابردوو 50 ملیار دینار لەلایەن هەرێمی کوردستان وەک داهاتی نانەوتی نێردرا بۆ بەغدا و لە بەرامبەردا 961 ملیار دیناری بۆ موچەی مانگی نیسان وەرگرت. سەبارەت بەم مانگە هەرێمی کوردستان ئەوەی ئەمڕۆ ڕادستی کردووە 50 ملیار دینارە، بەمەش 59% کەمتر لە 120 ملیار دیناری داهاتی نانەوتی خۆی ناردووە بۆ بەغداد. لە بەرامبەریشدا دوایین ژمارەکە پەیامنێرمان قارەمان جەوهر لە هەولێرەوە باسی لێکرد ئەوە بوو کە 890 ملیار دینار بۆ موچەی مانگی ئایار هاتووە. واتە بەراورد بە مانگی ڕابردوو 71 ملیار دینار کەمتر هاتووە بۆ پارەی موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان کە ئەمەش وەزارەتی دارایی هەڵبەتە ڕوونکردنەوەی بێ بۆ ئەم ژمارە کەم بووە و ئەمەوێ شتێکیشتان لەسەر ئەم 50 ملیارە بیر بخەمەوە. ئەویش قسەکەی وەزیری دارایی بوو کاتێک پەیامنێری کورسات نیوز ڕێبازیوا پرسیاری لێ کرد سەبارەت بە ناردنی داهاتی نانەوتی مانگی ئایار وتی مانگەکە تاو نەبووە تاوەکو مانگ تاو نەبێ ناتوانین داهاتی نانەوتی بنێرین، بەڵام خۆشبەختانە قسەکەی وەزیری دارایی و ئابووری هەرێمی کوردستان دەرنەچوو بەڵکو زووتر داهاتی نانەوتی هەرێمی کوردستان نێردراوە بۆی لە پێش جەژندا موچەخۆرانی هەرێمی کوردستان موچەوە بگرن. ئەمە شتێکمان بیر دەخاتەوە ئەویش ئەوەیە کە یەکێک لە ڕێکارەکانی ناردنی پارەی موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان ناردن یاخود پابەندیەکی هەرێمی کوردستانە کە دەبێت داهاتی نانەوتی بنێرێ بۆ بەغداد. بۆیە داهاتی نانەوتی نارد بەر لەوەی پارەی موچەکەی بۆ بێت. هەر پەیوەست بە بابەتی موچە و موچەی خانەنشینی بە تایبەت باسێک لە خانەنشینبوونی پارێزەرانتان بۆ دەکەم. ئێستا بابەتی خانەنشینبوونی پارێزەران بۆتە پرسێک لە نێو پارێزەران. ئەویش ئەوەیە کە ئەندامانی سندیکای پارێزەرانی کوردستان لەسەر سندوقی خانەنشینی پارێزەران خانەنشین دەکرێن. ژووری پارێزەرانی ڕانیا ڕایگەیاندووە ئەو پارێزەرانی ئەندامن لە سندیکا بە موچەیەکی بەرز خانەنشین دەکرێن و موچەی خانەنشینیەکەشیان لەسەر داهاتی سندوقی سندیکاکە دەبێت. باسی لەوەش کردووە هەر ئەندامێک لە 1 بۆ 15 ساڵ خزمەتی هەبێت یاخود تەمەنی 63 ساڵ بێت و 15 ساڵ خزمەتی هەبێت دەتوانێت داوای خانەنشین بوون بکات. هەڵبەتە دواتر لەسەر پرسی خانەنشینان میوانم دەبێ گفتوگۆیەک لەسەر ئەم بابەتاکەین بۆی پارێزەران بەرچاوڕوون بن لەسەرەوەی چۆن خانەنشینە بن، چۆن فۆرم پڕکەنەوە، چۆن داوای خانەنشینە بکەن. ئایا هەر سنووری ڕانێ دەگرێتەوە یاخود لە هەرێمی کوردستانم بڕیارە جێبەجێ دەکرێت. بەڵام بەر لەوێ بچمە لای میوانەکەم دەچمە لای بڕوابادین پەیامنێری کورسات نیوز ئەزانین جەژن 2 ڕۆژی ماوە سبەینێ عارفەیە بۆیە بابزانین ئامادەکاریەکانی هاوڵاتیان لە سلێمانی چۆنە بۆ ئەوەی خۆیان ئامادە بکەن بۆ جەژنی قوربان. بڕوا سڵاوت لێبێت پێمان بڵێ هاوڵاتیان چۆن خۆیان ئامادە دەکەن ئامادەکاریەکانیان دەست پێ کردووە بۆ جەژنی قوربان. بەڵێ پشتیوان هەڵبەت ینی ماوەی 2 ڕۆژێک زیاترە کە نێوبازار بە تەواوەتی جموجۆڵێکی زۆری تێکەوتووە و هاوڵاتیان بەردەوام دێن بۆ ئێرە بۆی کە ئامادەکارەکانی خۆیان بکەن هەم لە کڕینی کەلوپە لە پێداویستە تایبەتەکان بە جەژن و هەم ئامادەکردنیان بۆ جەژنی قوربان کە تەنیا 2 ڕۆژی ماوەوە دەبینین کە نێوبازار جوڵەیەکی زۆری پێوە دیارە بەگشتی ئیشی کاسبکاران لێرە زیاتر بۆ بەراورد بە ڕۆژانی ئاسایی هەڵبەت لە هەموو جەژنێک بەم جۆرە لە سەرجەم بۆنە و با بڵێن بۆنە تایبەتەکانە خەڵک بەم جۆرە ئامادەکاری دەکات و کو دەبینین کە باسم لێوەکرد نێوبازار زۆر قەرەباڵغ بووە. جا جگەر لەوەی کە ئێستا جموجۆڵی زۆر کەوتوتە بازارەوە لایەنە پەیوەندیدارەکانیش ڕێکارەکانی خۆیانیان گرتوتە بەر بۆ نمونە ئەنی لیژناوە بەشەکانی قایم قامەتی سلێمانی بەردەوام چاودێری بازار دەکات بۆی کە هیچ گرانفرۆشیەک نەکرێت و هیچ کەسێک سەرپێچی نەکات و جیاواز لەوانش لایەنە ئەمنیەکان بەگشتی لە شوێنەکان بڵاویان پێکراوە بۆ ئەوەی کە هیچ با بڵێن کێشە و گرفتێک ڕوونەدات و ئەمنیەتی نێو بازار و پارێزن و
ینی ئەم ڕۆژانە پشتیوان نێوبازاڕ بە گشتی جیاوازن لەبەرەوەی کە بەشێک لەو کەلوپەلانی کە دەیبینی تایبەتن بە جەژن و ئامادەکاری تایبەتیان کردووە و لە ڕۆژانی ئاساییدا بۆ منە ڕەنگە نەبینرێت بۆیە ئەم ئامادەکاریانە بە گشتی بەرداوامیان تەبێت تاوەکو ینی سپینێش بە هەمان جۆر و ئەم قەرباڵخی ئێرەش هەر بە هەمان جۆرە براکەم ساڵ لێبێ حاجی قسەناکەم کەبێک سپاس دەکەم ینی وەکو باسم لێوە کرد لێرە ئیشوکارەکان زیاتر بووە و کڕینی جلوبەرگ و پێداویستەکانیش بەراورد بە ڕۆژانی ئاسایی بێگومان زیاتر و زیاترن جواب بزانم بەشێک لە وڵاتیان بدوێنم ئەگەر بیانەوە قسە بکەن بامی گەورە سڵاو لێبێ مامەگیان باش زۆر باشە دەستەکانە خۆش بە سواس دەکەم پشتیوان وەکو بابەتی موچەش بێگومان کاریگەریەکی زیاتری هەبووە لە سەر بازاڕ و شوێنە گشتیەکان وای کردووە کە هەنی خەڵک باشتر بتوانن ئامادەکاری بکەن بۆ ئەم ڕۆژەوە بتوانن لە جەژنی قوربانە بە باشترین شێوە ئەو 4 ڕۆژ جەژنە تێبپەڕێنن و بە شەوی شایستە زیاتر ینی نێو بازاڕ و شوێنە گشتیەکان بوونیان هەیە و شوێنانی کە لە ڕۆژانی ئاساییدادا دەخران لەم ڕۆژانە دەکرێنەوە بۆ ئەوەی کە بتوانن هاوڵاتیان بەردەوام هەر کاتێک بتوانن کە تەواوی ئامادەکاریەکانیان بۆ جەژنی قوربان بە باشی بەڕێ بکەن. بڕابادین پامنێری کورسات نیوز سواز بۆ زانیاریەکانت. دەچمە ڕانیە لەسەر ئەو هەواڵی پێیوەست بە خانشینکردنی پارێزەران میوانێکم لەگەڵدا دەبێت ئەویش بەڕێز شەهرام کۆیی پارێزەر. کاک شەهرام سڵاو لێبێت باسم لەو هەواڵە کرد کە پارێزەران دەتوانن خاننشین بن. بەوردی پێمان بڵێ ئەم بابەتە خاننشینکردنی پارێزەران کام پارێزەر دەگرێتەوە و کە دەڵێن موچەیەکی بەرز خاننشین دەبێت موچەکەی چەند دەبێت؟ بەڵێ هاوڕێجان سڵاو لە بەڕێز و لە بینەرانی بەڕێزی کورسات نیوز و سافە بەڕێزەکەتان تابان ببوورە بە ئەم شتە ڕاستکەمەوە شەهرام کۆینە پارێزەر شەهرام ئاکۆی ئەوە ڕاستەکەیەتی ببوورە ئاساییە بەڕێزن سەبارەت بە ئەو هەواڵی کە پێویستە بە یاسای خاننشینی پارێزەرانەوە بەڕێستان لاتان ئاشنایەکە هاوشەوی هەر وەزیفەیەشی گشتی و فەرمانبەری گشتی دەوڵەت کە مافی خاننشین بوونی هەیە لە تەمەنیشی دیاری کراو یاخود بەهۆی نەخۆشکەوتن و هەندێک حاڵەتی تۆبی و پزیشکی تایبەتەوە بە هەمان شێوە ئێمە یاسایەکمانەیە بە ناوی یاسای ژمارە 18 ساڵی 1999 یاسای سندوقی خاننشینی پارێزەرانی کوردستان کە تایبەتە بە خاننشینکردنی پارێزەران و کۆمەڵێک بوردەکاری تێدایە لەو بارەیەوە. بەڵێ ئەوەی کە تەمەنێک دیاری کراوە بۆ خاننشینکردنی پارێزەران ئەو تەمەنی دیاری کراوە بەو تەمەنە دەپێورێ کە خزمەتی چەندێ بێ و چەندێ موچەی بۆ تەرخان بکرێ کەمترین موچە چەند دەبێت بەرزترینی چەند دەبێت؟ بەڵێ خۆی حساباتی خانەنشینەکە بەم شێوازەیە لە یاساکەدا ئاماژە بۆ کراوە ئێمە سێ خاڵمانەیە بە شێوازێکی گشتی لەسەر ئەساسی عام کە پارێزەری پێ خانەنشین دەکرێت وەکو خزمەتی پارێزەری یەکەمیان خاڵ یەکەم ئاماژە بۆوە دەدا هەر پارێزەرێک لە خزمەتی گشتی پارێزەرایەتیدا وەکو یاسایی 25 ساڵی تاوا کرد بێ وەکو خزمەتی پارێزەرایەتی دەتوانێت داوای خانەنشین بکات و موچەکەی وەربگرێت. خاڵێکی ترمان هەیە دەکرێت پارێزەر 15 ساڵ خزمەتی پارێزەرایەتی تاوا کرد بێ واتە بە شێوازی بەردەوام یاخود پشر کۆی گشتی بکاتە 15 ساڵ بەڵام لە هەمان کاتدا تووشی حاڵەتێکی با بڵین تووبی یاخود پزیشکی بێ نەخۆشکەوتنیی جەستەیی کە پەکەوتنی لێ بکەوێتەوە کە بە راپۆرتێکی لیژنەی پزیشکی فەرمی بسەلمێنرێت ئەو کاتە ئەگە 15 ساڵیشی تاوا کرد بێ دەکرێت مامەڵی خاننشین بوونی بۆ بکرێت. خاڵی سێم باسی ئەو کەسە دەکات کە تەمەنی خاننشینی حەقیقی خۆیەتی هاوشەوی وەزیفەی گشتی کە 63 ساڵ تەمەنە هەر پارێزەرێک 63 ساڵ تەمەنی خۆی تاوا کرد بێت و بەو تەمەنە گەیشت پێ لە ڕووی یاساییەوە دەتوانێت داوای خانەنشین بوو بکات و خانەنشین بکرێت و موچەوە بگرێت بۆ مەرجەی لانی کەم 15 ساڵ خزمەتی لە بواری پارێزەرایەتیدا هەبوو بێت. بەڵێ سەبارەت بە ئەژمارکردنی پارەکە شۆک و باست کرد یاساکە بۆ شێوازە حسابەکەی ڕێکخستووە ئێمە پێویستە ئەو کەسێک خانەنشین دەکرێت وەکو ئەساسی گشتی 25 ساڵ خزمەتە وتمان بەدەر لەو ئیسtisنانەی کە باسمان کرد ئەو 25 ساڵە چۆن ئەژمار دەکرێت ئێمە پێویستە 300 مانگ بە بەردەوامی خزمەتی پارێزەرایەتیمانە بێت ئەم 300 مانگە واتە 25 ساڵی خزمەت چۆن ئەژمار دەکرێت بۆ هەر مانگێک یاساکە 6000 دیناری عراقی داناوە ئەگەر بێت و ئەم ژمارەیە لێکدانی یەکتر بکەیت واتە بۆ هەر 12 مانگێک زەربی ئەم 25 ساڵی بکە یەکا بە 300 مانگ
ئەم 300 مانگە بۆ هەر مانگە گەگەر 6,000 ئەژمار پێی دەکات بە 1,800,000 دیناری عراقی بەو شێوازە حساباتی پارەی خانەنشینی دەکرێت بە شێوازیشی گشتی بەڵام دەکرێت ئەگەر لە حاڵەتە تایبەتانی کە باسیشمان کرد ئەگەر پارێزەرەکە 25 ساڵیشی تاوا نەکرد بێ ئەکرێ خانەنشین بکرێت بەڕێنمایی و حاڵەتی تایبەتی خۆی بەڵێ باز لەوە کرا کە ئەم موچەی خانەنشینیە لە سندوقی با بڵێنەوەی کە تایبەتە بە پارێزەران سندوقی خانەنشینی پارێزەران ئەم موچەیە دەدرێت ئەم سندوقە ئەو پارەی کە پارەی خانەنشینیە و لە پارێزەران وەرگیراوە ماگانە ئەم سندوقە تەواوی پارەکانی تێدایە و دەستکراوەیە بۆ ئەوەی هەموو پارێزەرێک بتوانێت ئەو مەرجانی تیا بوو خانەنشین بێ ئەو موچەی خۆی وەردەگرێت لە کاتی خۆیان بەڵێ دەست خۆش ئاماژت بە پرسیارێکی باش کرد لە ڕاستیدا ئێمە لە سەرەتای دامەزرانی یاساکەوە کەوتمان یاسای ژمارە 8 ساڵی 1990 هەردوای دەرچوانی یاساکە لە پەرلەمانی کوردستانەوە ڕاستەوخۆ سندوقێک تەشکیل کرا بە ناوی سندوقی دەستەی خانەنشینی سەندیکای پارێزەرانی کوردستان کە ئەم سندوقە لە دەستەیەکی یاسایی پێکدێت کاری ئەم دەستەیە ئەوەیە ڕێخستنی شؤونی یاسایی پارێزەرانە وەکو کاروباری یاسایی زایدن یاسای خانەنشینێکە شێوازەکە چۆن ڕێکخراوە چۆن تەنزیم کراوە ئێمە وەکو باسمان کرد دەبێت حتمما داهاتێکە بێ بۆ ئەوی بتوانین بەسەر پارێزەران دەدا بەشێکین وەکو موچەی خانەنشینی داهاتەکە لەم سەرچاوانی خوارەوە دێت کە ئێستا باسییان دەکەم یەکەمیان ئێمە پولمان هەیە پولی پارێزەرایەتی یاخود پولی دارایی کە سەر بە وەزارەتی داراییە ئەم پولانە لە داوا و لە بابەتە فەرمیەکانی یاسا لە محکەمەکان بەکاردێت ئەمە یەکێکە لە سەرچاوەکانی داهات کە دەکرێت بۆ داهاتی سەندیکای پارێزەران وەکو خانەنشینی بەکاربێ خاڵێکی تر کری پارێزەرایەتی و کری ماندوونی پارێزەرایەتیە کە لە داوا یاسایەکانی داگاکاندا بڕیاری بۆ دەدرێت بە هەمان شێوە دەکرێت ببێتە داهاتی سندوقی خانەنشینی زایدن هەموو ساڵێک هەر پارێزەرێک کە هەویە یاخود ناسنامەی پارێزەرایەتی نوێ دەکرێتەوە بەناوی بڕەپارەیەک وەکو با بڵێن سندوقی خانەنشینی پارێزەران لی وەردەژیرێت ئەم بڕەپارەیە کە لی وەردەژیرێت دیسان دەخرێتە سەر سندوقی پارێزەران هەموو ساڵێک پێویستە پارێزەر لە مۆدەی یاسایی خۆیدا لەگەڵ نوێکردنەوەی ناسنامەی پارێزەرایەتی بڕێک پارەش بخاتە ناو سندوقی سەندیکای پارێزەرانی کوردستانەوە وەکو سندوقی خانەنشینی زایدن هاوکاریەکانی حکوومەتی هەرێمە هەر هاوکاریشی دارایی کە پێشکەشی سەندیکای بکات زایدن منەظەمات و ڕێکخرا و هەر لایەنێکی تری فەرمی و نیمچە فەرمی کە بێوێ هاوکاری دارایی پێشکەشی سەندیکای پارێزەران کە وەکو سندوقی نەقتینەی خانەنشینی بەم شێوازە ئەم داهاتانە هەمووی کۆ دەکرێتەوە و دابەشی ئەو پارێزەرانە دەکرێت کە دەڕووی یاسایی و خانەنشین کراون بەڕەچاوکردنی هەلومەرجە تایبەتەکانی خۆیان بەڵێ زانیاری ئەوەت لایە ئەو سندوقە لە ئاستی هەرێمی کوردستان کۆی ئەو پاری کە کۆی کردوتەوە دوایین جار گەیشتووە بە چەند؟ بەڵێ وەکو زانیاری تازە بەداوای لێبوردنەوە ئەم زانیاریم لانیە لەبەر ئەوەی خۆ دەزانی ساڵانە لەبەرەوەی ئێمە ڕێژێکی زۆری زانکۆی هەلی حکومیمان هەیە لە کوردستان لە هەرێمی کوردستان و دەرچوویەکی زۆری یاسامان هەیە ساڵانە ڕۆژانە چەندین پارێزەری تازە ناسنامەی پارێزەرایەتی دەردەکەن و بڕەپارەی تایبەت هەمووکو دەرهێنانی مۆڵەتی پارێزەرایەتی و هەم سندوقی خانەنشینیش دەخەنە ناو سندوقەکەەوە بۆیە پارەکە بەجێگیری نامێنێتەوە بەڵام پارەیەکی باشی تێدایە بەشی ئەوەی هەموو پارێزەران بتوانن سودمەند بن لەو سندوقە خانەنشینیە ساڵانە بەڵێ سەبارەت بە ڕەوشی یاخود بژێوی پارێزەران و کاریان لە هەرێمی کوردستان ئەگەر هەڵسەنگاندنێکمان بۆ بکەی لە ئێستادا بەگشتی دۆخی پارێزەران چۆنە و ئەم سندوقەش دەتوانێت چه خزمەتێ بە پارێزەران بکە؟ بەڵێ سەبارەت بە پرسیاری یەکەم لە ڕاستیدا دۆخی پارێزەران لە ڕووی مادی لە ڕووی هەلی کارەوە لە هەرێمی کوردستان لە حاڵەتی ئێستادا بەڕاستی لە دۆخێکی باشدانیە و دەتوانم بڵێم هەلی کار و کاری پارێزەران بە ڕێژێشی بەرچاو کەمی کردووە هەمووکو کاروباری کۆمپانیاکە و کۆمپانیاکان و موەسەسە بازرگانیەکان لە هەرێمی کوردستان هەمووکو بابەتی کاروباری دادگاکان و داواکان ئەویش دەبەر کۆمەڵێک کۆکاری دیاری کراوە وەکو لای بەڕێستان ئاشکرایە لەبەر ئەوەی ئەو هەموو جامیعاتە ئەهلیە و سربەخۆیە لە هەرێمی کوردستان هەیە بەداخیشەوە هەم لە کوردستانیش و هەم لە عێراقیش دەتوانم بڵێم لەسەر ئاسی ناوچەکەش لەبەرەوەی ئێمە نەماتوانیوە زانکۆکان و دامەزراوە ئەکادیمیەکان بکەین بە حەڵقەیەکی وەسڵ وەگەرەی بدەین بە بازاری کارەوە مەسەلەن لەوانەیە من بڵێم لەم ساڵدا پارێزگای سلێمانی پێویستی تەنها بە 1000 پارێزەری تازە هەیە لەبەرەوەی لە هەمان کاتدا 1000 پارێزەر خانەنشین بوون ئەگەرێم ئەو کۆنێکشن و ئەم چۆن بڵێ پەیوەندیمان نەبوو لە بینی بازاری کار و ڕژەی دەرچوان لە زانکۆکاندا ئەو جۆرە هەڵاوسانە دروست دەبێت کەوا دەکات زۆرترین پارێزەر لە وەزیفەی پارێزەرایەتیدا کار بکەن و هەلی کارکەم بێتەوە دووبارە دابەش بکرێتەوە بەسەر هەمویان ئەمە ژوا دەکات هەم کار لەسەر نرخ بکە کە ڕێژەی نرخی داواکان و مامەڵە یاسایەکان دابەزێ هەم هەلی کاریش کەم دەبێت لە ئێستاش دەخۆت ئاگداری وەکو
ظروفی عام ئەوەی کە ئێستا شەرقی ئەوسەتی کردوتەوە وەکو مەسەلەن کێشە و شەڕی نێوان ئێران و ئەمریکا و ئەو حەساری اقتصادی لە هەندێک وڵاتانی ناوچەکە هەیە ئەو دۆخە ئابوورێنە هەموارەی کە لە هەمی کوردستان و عێراق هەیە بەگشتی کاری کردو لەسەر ئەوەی کە بەڕاستی دۆخی مادی پارێزەران لە ئێستادا بۆ شێوازە باش نەبێت کە دەوترێت وەکو پارێزەران بەوە ناسراون کە بە حساب دۆخی دارایان زۆر باش و هەمیشە داهاتێکی باشی بەرزیان هەیە بەڵام بەنسبەت خاڵی دووەمەوە سندوقی خانەنشینی پارێزەران هاوکاریشی زۆر باشە بۆ پارێزەران بەنمونە خوانەکردە ئەگەر پارێزەرێک بەهۆی ڕووداوێکی هاتوچۆ یاخود نەخۆشیی دەستەیی گەورە تووشی حاڵەتی پەککەوتەیی ببێت ئەوە زۆر بە ئەو سودمەندە لەبەر ئەوەی بۆی ئەم حاڵەتە پەککەوتەیەوە کە ناتوانێت پارێزەران کاری پارێزەرایەتی ئەنجامدا ممارەسی و پیشێ بکە یاسا بڕەپارەیەکی باش و گونجایی بۆ داناوە ماگانە وەکو داهاتێک بۆی بتوانێت خۆی پێبژێنێت و هەم خێزانەکەشی شەرەفمەندانە بژین لە بیریشمان نەچێت هەر لە هەمان یاسادا ئاماژە بە خاڵێکی زۆر گرنگ کراوە ئێمە باسی ئەومان کرد کە پێویستە یان 25 ساڵ یان 15 ساڵ یان 63 ساڵ خانەنشین بێ و 15 ساڵی خزمەت کرد بێ بەڵام حاڵەتێکی جیاکاری دانراوە دەڵێت ئەگەر بێت و پارێزەر 15 ساڵی خزمەتیشی تاوا نەکرد بێ واتە خزمەتی پارێزەرایەتی تەنانەت نەگەیشت پێ بە 15 ساڵیش بەڵام لە ناکەوت تووشی نەخۆشیی جەستەیی بوو بێت ئەو نەخۆشیە ڕێگری کرد بێ لەوەی کە بەردەوام بێ لە کارەکانی ڕۆژانەی وەکو پارێزەر وەکو کاروباری یاسایی دیسان ئێمە یاساکە ئەگەر مەسەلەن بەرمونە کەمتر لە 15 ساڵیش خزمەتی هەبێ ڕاستەخۆ بە 15 ساڵی خزمەت بۆ حساب دەکەین و خانەنشینی دەکەین ئەوەش دەڕووی مادیەوە خزمەتێکی گەورەی پارێزەران بەگشتی ئاماژەت بە خاڵە کرد نرخی یاخود حەقی کاری پارێزەرایەتی ئایا لە هەرێمی کوردستان هیچ ستانداردێکەیە بۆ هەر کەیسێک کەمترین پارە چەنە زۆرترین پارە چەنە یاخود هاو شێوەی بەشێکتر لە سێکتەرەکان بازاڕەکە ئازادە ڕەنگە پارێزەرێک ناوبانگێکی هەبێت تەنانەت بۆ کەیسێکی جیابوونەوەش پارەیەکی زۆر وەربگرێ ئایا هیچ ڕێژەیەکی دیاریکراوەیە یا پارێزەران بە جۆرێک لە جۆرەکان بە خواستی خۆیان دیاریەکەنە و نرخانە بەڵێ لە ڕاستیدا هەروکو پێشتر ئاماژەم پێکرد کە ئەو دۆخەنە هەمواری لە وڵاتەدا هەیە کاریگەری کردوتە سەر پیشەی پارێزەرایەتی وەکو هەموو پیشەکانی تر بەڵام لەبەرەوەی بازاڕەکە بازارێکی حڕ و بازارێکی ئازادە نەک تەنها لە هەرێمی کوردستان و لە عێراق بگرێت لە هەموو وڵاتانی دنیاش لەبەرەوەی پارێزەر خۆت دەزانی لە ڕووی یاساییەوە بە ئەندامێکی گرنگی خێزانی دادوەری دادەنرێت و هۆکارێکی سەرەکیە فاکتەرێکی بەهێزە بۆ سەرکەوتنی پرۆسەی دیموکراسی و بەرپاکردنی عەدالەت لە دەوڵەتدا بەڵام لەبەرەوەی پیشێشی حڕ و ئازادە ستانداردێکمان نییە وەکو یاسای سەندیکای پارێزەران چی لە کوردستان و چی لە وڵاتانی دەرەوەش بڕەپارێکی دیاریکراو هەبێت بڵێت پارێزەر پێویستە بۆ ئەم جۆرە کەیسە مەسەلەن کەیسێکی جابوونەوەیە کەیسێکی مەسەلەن بابەتی خێزانیە کەیسی کۆمپانیاکانە یاخود بابەتەکانی ترە ئەم بڕەپارەی وەربژێرێ زیاتر بابەتەکەی دەکەوێتە سەر کۆمەڵێک فاکتەر یەک لاوانە ناوبانگی پارێزەرەکە لە شارەکە یان لەو لۆکیشنەکە ممارەسی کاری پارێزەرایەتی دەکات زایدن ئەو اختصاصی کە پارێزەرەکە هەیە تیجاری وا هەیە پارێزەرێک اختصاصی لە بابەتی جنایات یاخود بابەتی تاوانناسی هەیە زیاتر بۆ کارە ناسراوە بۆیە لەبەرەوەی کارەکەی دیاریکراوە بۆ هەر کەیسێک باشترین پارە وەردەگرێت لەبەر ئەوەی جوهد و مادەبوونێکی زۆری پێوە دەبینێ ئەزمونێکی زۆری لە بوارەشدا هەیە بۆیە هاوشێوەی هەر پیشەیەکی تری مەسەلەن وەکو پزیشکی یاخود ئەندازیاری یاخود هەر پیشەیەکی تر زیاتر قانون وای داناوە حتا لە قانونی مەدەنیشدا خسیوتە سەر لایەن ئیتفاق واتە ڕێکەوتنی نێوان خۆت و کەسی بەرامبەر ئەگەر هەردوو لەسەر نرخێکی دیاریکراو ڕێککەون ئاساییە بەنمونە لە ڕەنگە پارێزەرێک بۆ کەیسێکی جابوونەوە $1000 وەرگێت ڕەنگیشە هەمان پارێزەرەوە بۆ هەمان کەیس بەڵام بە شێوازێکی تر $5,000 وەرگێت یاخود پارێزەریش تر زۆر زیاتر لەو پارەیە وەرگێت بە هەمان شێوە بە کاروباری کۆمپانیاکان و هەموو کاروباری یاساییەکان زۆر باش کەواتە وەکو باسم کرد نرخێکی دیاریکراو نییە بەڕێز شەهرام ئاکۆیی پارێزەر سوپاس کە لەگەڵمان بووی دێنەوە پارێزگای سلێمانی پەیوەست بە قەرەباڵغی بازار پامنێرمان بڕوا بەهادین بازاڕی سلێمانی پیشانداین چەند قەرەباڵغە کڕیارێکی زۆر لە بازاردان ئەم دۆخە پێویستی بەوەیە کە بازار چاودێری بکرێ لیژنەکان و لایانی پەیوەندیدار لە پارێزگای سلێمانی ئامادەییان هەیە و بە وردی چاودێری دۆخی بازار دەکەن چ لە ڕووی کاڵای خراپ و بەسەرچوو چ لە ڕووی نرخ و قۆڕکاری لە بازاردا چاودێری چڕی بازاری سلێمانی لە پێشوازی جەژندا لەگەڵ نزیکبوونەوەی جژنی قوربان بازاری شاری سلێمانی جمەی دێت لە هاوڵاتیان کە سەرقاڵی کڕینی پێداویستەکانیدا لیژنە هاوبەشەکانی قایمقامیەتی سلێمانی هەڵمەتەکانیان بە چڕی دەست پێ کردووە بۆ کۆنتڕۆڵکردنی نرخ و دڵنیابوونەوە لە کوالیتی کاڵاکان لەسەر فەرمانی بەڕێز قایمقامی سلێمانی ئەمڕۆ لیژنە هاوبەشەکانی قایمقامەتی سلێمانی لەناو بازارە چاودێری و پشکنین ئەنجامەدەن لە ڕووی نرخ و سەلامەتی کوالیتی کاڵاکان ئێمە هەڵمەتەکانمان لە پێش جەژنی شەو لە کاتی جەژنیدا هەر بەردەوامن بۆ پاراستنی هاوڵاتیان لە چەند شوێنێک سەرپێچی هەبوو
ئێمە پسۆڵی سەرپێچیمان بۆ کردوون و ئیجراعاتی خۆمانیان لەگەڵاکەین ئێمە دیژنەکان چکە بەردەوام هەڵمەتمانەیە و هوشیاریانەکەین و ئاگادارمانکردنەوە توانین بڵێن خەڵک لە ئێستا ڕێژەی پابەندیان زۆر باشە. لیژنەکان بەردەوام پشکنین بۆ ئەو خۆراک و شیرینیانە دەکەن کە لەم کاتەدا کڕیاریان زۆرە وەک نوقڵ و چەرەسات و شەربەت تا دڵنیا ببنەوە لە گونجاویان. هاوکات پسوڵەی سەرپێچی بۆ هەر فرۆشیارێک دەکرێت کە گۆڕانکاری لە نرخ یان کواڵێتیدا بکات. دەستخۆشیان لێ یەکەم زۆر شتێکی زەرورە بە دوواداچوونکەن بۆ نرخی شتەکان بۆ کوالەتی شتەکان بۆ بەعزە خواردنێ جۆرە خواردنێ کە بزان بەسەر چوو بێ بەسەر چوونی بڵێن یعنی تێک چوو بێ ئەوە زۆر زەرورە بەنسبەت هاڵاتیانەوە خۆ ئەو ئەیخوا هیچ زەمێکی نییە کە خوا نەخواستە تووشی نەخۆشیە بێ ئەگەر بتوانم یعنی هاوکاریانەکەم بچمە شوێنێ شتێکی غەریب ببینم خواردنێ ببینم کە بزانم ئەمە خواردنە بەسەر چووە یا کوالێتەکەی باش نییە پێویستە پەیوەندی بکەی بە لیژنەکانەوە بە دوواداچوونکەن من وەکو خۆم چەند جار شتی واشم کردووە بەنسبەت لیژنەی قایمقامێت و ئەمڕۆ هاتن گەڕان حەزی دەکەم هەموو ڕۆژێ بێ سەردانی دوکانەکان بکە بۆی کە بزانێت تا چەند ئینتیزام بە پاکوخاوێنی و بە ئینی دوکانەکانەوەکەن هەر دوکانە پاکوخاوێن نەبوو حەقی غرامی بۆ کەم بە زیادەوە بۆی کە کەس تووشی نەخۆشی نەبێ و هەموو شتەکان لە ڕێی قایمقامێتەوە بە شێوازێکی پاکوتەمیز خەڵکەکە بیا بە هاوڵاتیان. ئەم بە دوواداچوونانە ئامانجلی بۆ ڕێگریکردنە لە قۆڕەخکاری هەر سەرپێچیەک کە زیان بە تەندروستی و بەرژەوەندی گشتی بگەێنێت. لەلایەکی دیکەشەوە بەشێک لە فرۆشیاران هاوکارن لە جێگیرکردنی نرخەکاندا تا هاوڵاتیان بە کوالێتێکی باش و نرخی گونجاو و پێداویستەکانیان دەست بکەوێت. لەگەڵ نزیکبوونەوەی جێژنی قوربانی پیرۆز وەک پیشەی هەمیشەییان لیژنەکانی قایمقامێتی سلێمانی بەردەوامن لە گەڕان و بەدواداچوونەکانیان بۆ جێگیرکردنی نرخ و کوالێتی خۆراک و پێویستیەکانی هاوڵاتیان. تەرزە عومەر کورساد نیوز سلێمانی. لەگەڵ نزیکبوونەوەی ڕۆژانی جەژنی قوربان کە هاوڵاتیان ئاژەڵەکان سەردەبڕن کوشتارگەی هاوچەرخی سلێمانی ئامادەکاری تەواوی کردووە بۆ ئەو ڕۆژانە. بەڕێوەبەری کوشتارگەی هاوچەرخی سلێمانی باز لەوە دەکا هەر 4 ڕۆژی جەژن تیمەکانیان بەردەوام لە خزمەتی هاوڵاتیان دەبن بۆ ئەوەی بتوانن بە باشترین و سەلامەتترین و تەندروستترین ڕێگا قوربانیەکانیان ئەنجام بدەن. کوشتارگەی هاوچەرخی سلێمانیە بە پێچەوانەی هەموو شوێنەکانی دیکە لێرە ئامادەکاریەکان بۆ جەژن ئامادەکاریکی پڕ لە کاروماندوێتین. ئێرە تاکە شوێنی ڕێگە پێزراوە بۆ سنووری شاری سلێمانی ئاژەڵی بۆ مەبەستی قوربانی تێدا سەر بۆ بڕدرێت. ساڵانی پێشوو بە هەزاران سەر ئاژەڵ لێرە و دوای سەربڕین و پشکنین و دڵنیایی کراونەتە قوربانی و بێگرفت چوونەتە سەر سفری هاوڵاتیان. بۆ ئەم ساڵیش ئامادەکارەکان شڕ کراونەتەوە. پێشبینی دەکرێت ڕێژەیەکی زۆری قوربانی لە ژێر چاودێریەکی توندی تەندروستیدا سەر ببڕدرێن. ئێمە بە گوێرەی ئەزمموی کە ساڵانی ڕابردوو هەمان بووە ئامادەکاریەکانمان تەواو کردووە و سافمان پێویستە ڕێوشێنەکانمان تەمانە بێت جیاوازتر بێت تۆ ناتوانانی ڕێوشێنی جەژنی پیرۆزی قوربان یا ڕۆژانی جەژنی پیرۆزی قوربان هاو شێوەی ڕۆژانی ئاسایی بێ بێگومان کۆمەڵە گۆڕانکاریەکی کە ئەبێ ئەو گۆڕانکاریانە هەم لەگەڵ سیستم و ستاندەری بەرهمێنانێکی سەلامەت لە ڕووی زانستیەوە ینی هاوڕا بێ هاوچوود بێ بە ڕۆژەکەش گۆڕانکاری تیا. پرۆسەکە تەنها سەربڕینێکی ئاسایی نییە بەڵکو فلتەرێکی توندی زانستیە. پێی ئامارەکان تەنها لە هەفتەی ڕابردوو نزیکەی 1 تۆن گۆشتی ئاژەڵی نەخۆش تەلەف کراونەتەوە. پزیشکانی ڤێرتێرنەریش بۆ هەر 4 ڕۆژی جەژن وەک پاسەوانی تەندروستی شارەکە لەسەر هێڵ دەبن. 4 ڕۆژ جەنگێکی بێدەنگ لەم شوێنەوە بەڕێوە دەچێت کە جەنگەکەش بۆ پاراستنی سنوورەکانی تەندروستی گشتی ئەم شارن. ئاژەڵێکی بچوو کەسەر ئەبڕێ بۆ قوربانی لانی کەم نزیکەی 30 بۆ 40 ماڵ ئەم گۆشتە دابەشێکرێ. ئاژەڵی گەورەمان هەیە لانی کەم نزیکەی 100 بۆ 150 ماڵم گۆشتە دابەشێت. جام بۆیە تکەم لە هاوڵاتیان ئەوەیە ئەو قوربانیەکەن قوربانێکی تەندروست بێ بۆی کە ئەو خێرەیەکەن خێرەکە بکاتە شوێنی مەبەستی خۆی نەک زەرەر بە تەندروستی هاوڵاتیان بگەین. لای نەزانستێکی لە کوشتارگە
چەندەها نەخۆشی هەیە کە بێگومان لە دوای سەربڕین ئێمە هەستی پێکەین نەچە لە نەخۆشیبانە بوونی کرمە لەسەر لاشەی ئاژەڵەکە کە بەداخەوە هاوڵاتێکی ئاسایی زۆر ئەستەمە کە بەچاو هەست بم کرمە بکە کە لەناو لەشی ئاژەڵەکایە. بۆ 4 ڕۆژی جەژن کوشتارگەکە دەبێتە هێڵی یەکەمی بەرگری بابندبوونی هاوڵاتیانیش گرنتی ئەوەیە کە جەژنی قوربان نەبێتە هۆی قوربانی بوونی هاوڵاتیان. جەژنی قوربان خودی ئەو پەیامی کە هەڵی دەگرێت ئەوەیە کە ڕێگری بکات لەوەی کە بە هیچ جۆرێک مرۆڤەکان بکرێنە قوربانی. بەڵام پێشێلکردنی ڕێنمایەکان و کوشتار لە دەرەوەی ئەو شوێنانی کە ڕێگایان پێدراوە شێوەیەک لە شێوەکان هاوکێشەکە پێچەوانە دەکاتەوە و لەگەڵ ئاژەڵەکانیشدا مرۆڤەکانیش دەبنە قوربانی ئەو نەخۆشانی کە دەکرێت لە ڕێگەی ئەم ئاژەڵانەوە بۆ مرۆڤەکان بگوازرێنەوە. ئەمیر محەممەد کورساد نیوز سلێمانی. لەم بەرە جەژنانە لە پارێزگای دووە گەشتا قەیرانی کەمی غازی ماڵان بوونی هەیە و هەروەها نرخی غازی بازرگانیش زۆر بەرزە. بۆ وەرگرتنی دوایین زانێرەکان لەسەر قەیرانی غازی ماڵان لە دهۆک دەچمە دۆک شیروان خدر پامنێری کورسادنی زۆر دەگرم. شیروان سڵاوت لێبێت تاوەکو ئێستا قەیرانی کەمی غاز لە دهۆک بەردەوامی هەیە چۆنە نرخەکان چۆنن؟ بەێ پشتوان هەلبەت یعنی بەردەوامیە وەکوتا ئەمەژە بدەیە قەیرانە غازێ و گرانبوونە غازێژی دەوەکی بەردەوامی هەیە ئەمە دەماکیدا یعنی بەری شەڕێ ئیران لەگەڵ ئەمریکا و ئیسرائیلێ غاز یعنی کاریمش لێترەکە 410 دیناران بوون دەبێ شەڕی دەست پێکردی هەم ئەو کۆمپانیا غازل دهۆکی فروشت هەمژی ئیدارە پارێزگا دۆکێ ئاماژە پێیەکێکردن و هەتا 6 مەهێندنجی قەیرانە غازل دهۆک سەرهێل نادر گوتی حتا 6 یعنی 7 مەهێندە قەیرانە غازل دۆک سەرهێل هەموو سۆتەمەنیەژی گوتی مە هەیە مایە هەلگرتی یا خەزەکردی هەیە لێ مخابنی بە نەبوونە 6 ڕۆژ کێمتر 6 ڕۆژە یعنی 6 ساعتاژی قەیرانە هەموو جۆرە سۆتەمەنیال دۆکە سەرهێلدا پشتی ڕەوش ئاسایی بوو هەندێکی هاتنە خوارێ لێ ئەڤرۆدا جارەکە دن قەیرانی سەرهێلداوە و گرانی سەرهێلدایەوە یعنی ئەگەر وێنەگیرم هاریکار بێت دوهیدا غاز 875 بوو نەها 975ە یعنی غاز گران بن 670 چۆن 975ە ئەvە غازە بازرگانیە ئەگەر پانزەخانەیان غازە بازرگانی غازادن ئەو غازە کۆمپانیا غازە دەنە مالان هەر دەست ناکەوێت پشتیوان یعنی هەندێک گوندن دووروبەرن دۆکێ پەیوەندی مەکرد گوتی 15 ڕۆژە هەتا 20 ڕۆژە 4 قینن غازێ بۆ گوندیتە گوندێکی نزیکی 100 مالا لەیە 15 تا 20 ڕۆژە 4 قینەتن ئەو قینەژی بۆ کێنە بۆ ئەوانن ئەبێن کەسوکار یان ژیناسیارن بەرپرسن حکومی و حزبی یعنی ئەوێن واستا هەبن ئەو غازە بەروان کەوێت ڤەن جەژنادا ڤەن عەرەفاتە جەژندا خەڵکێک بێغازە ئەگەر خەڵکێکی بێت غازێ دەستخۆڤە بینێ و پێدیەکە ڕۆژانەیە خەڵکێ نەچارن بێن غازە بازرگانیە یا بازرگانی زاڤە کو قەنینە 25,000 هەتا 30,000 غازە زاڤە خەڵککارن یا بازرگانی دەستخۆڤە بین لێ ئەویا ئارزان ئەویا بینە خەڵکێ 8,000 هەتا 9,000 خەڵکێ تاتەدان نەهال دۆکی ئەو نینە لە باژارن دنین هەرێما کوردستانی عێراقی سەربایعان سەر ئاهێن خواردن سەربایعان غاز هێتا دابشکردن بۆ گەڕەکە بۆ گوندا بۆ قەزا و نەحیال دۆکی ئەو ژینینە ئەگەر تاوێت غازێ دەستخۆڤە بینیان دەوێت غازەکە بازرگانی بکڕی بەهایەکە گرە یانژی دەوێت تا واستا کەسێکە ناسەبێت بەرپرسێکی حکومی حزبی دۆکی هەتا توکاری غازێ دەستخۆڤە بینین ئەvە دەمەکیدا کوڕژە هەژاریە دۆکێ ژەهمی باژەڕ دنیان هەریما کوردستانی پترە نفوسە گەلک کێمە عنی ئاکنجێن دۆکێ گەلک کێمن لە هەژارێ گەلەکن ئەف نادات پەروەریە وەک خەڵ بست ئەف نادات پەروەریە وات کرد ئەو بارگرانیات وان عەرەفاتە جەژنەدا ئەو بارگرانیات سەر خەڵکی دۆکێ گرانتر لێ بێت یعنی جەژنێدا خەڵک پێویە دێ قوربانیاندا پێوی یعنی غازەکە زیاترن میێوانن کە سوکارن ناسیارن دێن سەردانێ لێ نەها گەلک خەڵک بێ غازە چاوەڕێ یعنی ئەن بێت وەکو نۆم ئاماژە پێدای یان غازەکە بازرگانی گرام کردن یانژی ئەگەر غازادی پێویە بینها ماهەکێ داخواست کرد یانژی 20 ڕۆژە داخواست کرد حتا ئەو غازە کە دەپێ ڕاگەهەژی یانە خەڵک پرسیارەوەیەکەن بۆچی ئیدارە پەرزگا دۆکێ بۆچی ئەو کۆمپانیان غازێت فڕۆشێن یعنی بۆچی وێب سەرێک خەڵکێت ئینێن بێژن یعنی ڕاستە بەرپرسن حزبی پرپرسن حکومیان زۆر باشن لێ پێویە چاوان خەڵکێوانژی بێت بەڵکیوان شیروان خدر پامنێری کورساد نیوز لە دۆکۆ زۆر سپاس بۆ زانێرەکان تەڵبەتە
جەژن بە خواردنی بە تایبەت بەیانیانی جەژن بە ناوبانگە و هەمووان خۆیان بۆ ئامادەکەن بۆیە بێ بڵی غازەکەت پڕ کردبێ ئەنج ئامادەکاری بۆ ئەو خواردن ئامادەکردنە بکەیت چکە لە کاتی ئامادەکردنی خواردنا لە بەیانی زووە غاز لێ ببڕێ کێشە دروستە بێ بۆ ئەم قەیرانە بۆ جەژن بۆ هاوڵاتیان نیگەرانی بە دوواداهاتوو. لا بۆنە و جەژنەکان خواستی زۆر لەسەر جلوبەرگی کوردی دروستە بێت بەڵام ئێستا لە بازاڕەکاندا دوو جۆر جلوبەرگی کوردی هەن ئەوانیش جلوبەرگی حازرە ئەوەی کە بە حازری دێت لەگەڵ دەستدور پێشتر بۆ کاری خەیاتەکان ئەوانی کە کاری درومان دەکەن جەژن و بۆنەکان باش بوو بۆ ئەوەی کڕیارێکی زۆر ڕویان تێ بکات و جلی بۆ بدورن بەڵام ئێستا بوونی جلوبەرگی حازر ئامادە لە بازاردا کە بە نرخێکی هەرزانیش دەفرۆشرێ تا ڕادێک خواستی لەسەر جلی دەستی کەم کردوتەوە مەژنیگەرانی لای جلوبەرگ دوور و درومانەکان هێناوە تا هەراوە. جلوبەرگی کوردی پیاوان لە بۆنە و جەژنەکان خواستێکی زۆری لەسەر دروست دەبێت بەڵام ئێستا لە بازاڕەکاندا دوو جۆر جلوبەرگ هەن ئەوانیش حازری و دروستکراو. وەستا محەممەد نزیکەی 40 ساڵە کاری بەرەگدووری دەکات نایشارێتەوە کە ئێستا خواستی زۆر لەسەر جلی کوردی حازریە بەڵام دووری نیش لای بەرەگدوور خواستی تایبەتی لەسرە. بەڕاستیچ لە حازرەکانی زۆر ئاسانکاری بۆ خەڵک کردووە خاتەکە حساب کە بەس پارەی حەقدەسەکەیەتی 35,000 بەس حەقدەسەکەیەتی بەس دەستکردەکە بە دڵی خۆتە و جوانترە و کەشخەترە و شێوازەکەی چۆن گەرەکدا حازرەکە ڕەنگەکانی سنووردارە سەرەکەی بۆ نە قوماشەکانی بەدڵت نییە بەس حازرەکە بەڕاستی تەڵەبی لەسەر حازرەکە بەس دەبێت دەستکاری بکەیت زۆربەی یا سەرەکەی نەختێک گەورەی یا خودت بچووکە دەبێت چاکنەوەی بۆ بکەیت. نرخی جلوبەرگی کوردی پیاوان بە حازری نیوەی نرخی قاتێکی کوردی دووراوە ئەو کاسبکارانەی جلوبەرگی کوردی حازری دەفرۆشن دەڵێن بازاڕیان گەرمە هەرزانی نرخ و جۆراوجۆری ڕنگ و شێوازی دوورین وای کردووە خەڵک جلوبەرگی حازری بکڕێت. خەڵکیش خواستی زۆر لەسەر ساڵان هاتنیان ڕوین لای خەیاتی دوورین حازرەکە ناکەن قالبی ناڕێکەی هەموو قیاسەکەی و قالبەکەش زۆر ڕێکە قماشیش ئەو قماشی کە لای خەیاتی تێر عینە و کۆدەمانەیە ئەو دووری نەشی هەر دوورینیەکی بێ نرخەکەش زۆر گونجای عنی بگرە بڕایت بێ 150 فەرقیە لەگەڵەوەی کە بە دوورینێ دێ. بەرەک دوورەکانی جلوبەرگی کوردی پێیان وایە ئەو قماشەی لە دروستکردنی جلوبەرگێکی حازری بەکاردەهێنرێت نرخیان هەرزانترە و لە کارگەشت دروست دەکرێن وەک لەو قماشەی بەرەک دوور دروستی دەکات ئەمەش جیاوازی لە نێوان نرخەکان دروست کردووە. لەگەڵ نزیکبوونەوە لە بۆنە و جەژنەکان جلوبەرگی کوردی خواستی زۆری لەسرە بە تایبەت ئێستا جلوبەرگی حازری کە هەم نرخەکەی هەرزانترە هەم زووتر دەست کڕیار دەکەوێت بەڵام بەوتەی بەرەک دوورەکان جلوبەرگی دەستکردیش بە هەمان شێوە خواستی لەسرە کەسانێک هەن هەرچەند نرخەکەی بەرز بێت ئامادەن جلوبەرگەکەیان بە دەستکرد بدورن. ئاسو ئەحماد کورسات نیوز کەرکووک. هەڵبەتە لە ئامادەکاریەکاندا بۆ جەژن ئێرانێکێکە لە وڵاتانی کە خۆی ئامادە دەکات بۆ جەژنی قوربان بەڵام ئەم لە کۆتایی یاخود لە ناوەڕاستی جەنگێکدایە ڕەنگە لە ڕووی بردومان و هەندێک وێرانکاریەوە گەیشتبێتە کۆتایی ئەگەر جەنگ دەست پێ نەکاتەوە بەڵام ئێستا هەر وڵاتەکە لە ژێر ئابڵۆقە و قەیرانێکی گەورەدایە ئەمە شوای کردووە گرفتی نرخ دروست بێ گرفت لە بازارەکاندا دروست بێ بۆ ئەوەی دوایین زانیاریەکان لەسەر دۆخی بازار لە ئێران بزانین نرخەکان چۆنە. سامان سولەیمانی پەیامنێری کورسات نیوز لە تاران هەندێک زانیاری بۆ ئامادە کردوین با پێکەوە بینەری بین. سڵاوت لێبێ ڕاستیەکەی ئەوەیە کە جەوی هەموو بازاڕەکان لەگەڵ ساڵان و تەنانەت جەژنەکانی ڕابردووش جگە لەو دوو جەژنەی ئەلبەتە کە بڵێن کەوتە ناو شەڕەکەەوە جەژنی ڕەمەزان و جەژنی نەورۆز زۆر جیاوازە جیاوازیەکەش ئەوەیە کە هەم ڕێژەی هەڵاوسان و گرانی وای کردووە کە نرخی کاڵاکان زۆر بەرز بێتەوە لە هەمان کاتیشدا خەڵک پێیان باشترە لە بارودۆخێکی ئاوا کە هێشتا ڕاگررتنی تەواوەتی شەڕەکە بە شێوەیەکی هەتایی یەکلایی نەبووێتەوە کەمتر
بازار ئەکەن و ئەمە کاریگەری لەسەر هەموو بازارەکان داناوە بەڵام بازارە گشتیەکان تۆزە جیاوازی بەخۆیەوە بینیوە ئیشەوەیە کە تمەند تۆزێ بەرزبوونەوەی بەخۆیەوە بینەوە بە تایبەت لە دوو ڕۆژی ڕابردووە لە هەمان کاتە بۆرسەی تاران کە دوای زیاتر لە 3 مانگ ئەتوانم بڵێم تقریبان چەند ڕۆژێکە لە ڕۆژی سێشەمەی ڕابردووە کراوەتەوە لەم چەند ڕۆژە بە شێوەیەکی ئەرێنی ڕقەمەکانی تۆمار کردو و بەرزبوونەوەی بەخۆیەوە بینیوە و ئەمە شیوایەکی دروست کرۆ تەنان زۆر کەسیش ئەڕێن کە ئەگەری هەیە زۆرێ لە سەرمایەکان بەرەو بورسە بڕوا بە تایبە دوای ئەوەی کە ڕێککەوتنێکی هەتاتایی لە نێوان ئێران و ئەمریکا ئیمزا بکرێ بەڵام بازارەکانی تر ڕێژە هەڵاوسانەکە زۆرەوە تەنانەت بەرپرسێکی باڵای ئێرانی ئەمڕۆ ڕایگەیاندووە وتوێتی کە ڕێژەی داواکاری بۆ گۆشتی سوور وەکو نمونەیە بە تایبەت بابەتێکی شەکە لە جژنی قوربانە گرنگیەکی زۆری پێدرێ وتوێتی ڕێژەی داواکاری بۆ گۆشتی سوور ئەم ساڵ لە 4 ساڵی ڕابردوو لە 150 دابەزیوەوە ئەمە تەنانەت وای کردووە کە لە ساڵانی ڕابردووە بۆ دابینکردنی بەشێک لە گۆشتی سووری ڕۆژانەی هاوڵاتیان گۆشت هاوردە ئەکرا لە چەند وڵاتێکەوە ئەم ساڵ وتراوە کە پێویست بۆ هاوردەکردنە ناکات و بازارەکان ئەو ڕێژەیە کە لە ناوخۆی ئێران دابین ئەکرێ ئەتوانێت ڕێژەی بازارەکانی ئێران دابین بکە ئەمە ئەو گۆڕانکاریانە کە لە ئێستا ڕوویداوە کاریگەری لەسەر بۆنەکان بە تایبەت جژنی قوربانداناوە و خەڵکی وادارن کە بە گۆڕانکاری زیاتر و بە تایبەت دوای ڕێککەوتنێکی هەمیشەیی لەگەڵ ئەمریکا و کردنەوەی بازارەکان و کردنەوەی گەروی هورمز و جوڵەیەکی تازە لە بازارەکانە گۆڕانکاریە لەم بابەتا ببینێ. گرنگترین هەواڵ و بابەتە ئابوووریەکانم پێشکەشکردن خواتان لەگەڵ.